هەر جارە و لە ناوچەیەکی هەرێمی کوردستان فستیڤاڵێک دەکرێتەوە. من دەچمە لای هاوڵاتیان، لای کاسبکاران، لای سەردانیکەری پێشانگاکان دەپرسم ئایا هەر ژمارەی و پێشانگاکان زیاد دەکا یاخود نەخێ لە ناوڕۆکدا ئەم فستیڤاڵانە گرنگە و ئاماژ لێ خستنە ڕووی بەرهەمی ناوخۆییە تا فرۆشیاران دەستیان بە کڕیاران بگات و کڕیارانیش دەستیان بە بەرهەمەکان بگات. لەگەڵماندا بن شەنوکەوی ئەم بابەتە لەگەڵ چین و توێژەکان و دانیشتوانی قەزای کەلاری ناوەندی ئیداریگەریان دەکەین. سەرەتا بەخێر بێن بوونی ئەم فستیڤاڵانە زۆر گرنگە لەبەرەوەی هەموو کۆمپانیاکان ڕوبەڕوو بەرەمەکانی خۆیان لەگەڵ کڕیارەکانە ئاخەنە ڕوبەڕوو ئەو شتانەیان کە مەبەستیانە لەسەر بەرەمەکانیان باسی بکەن نەتوانن ڕوبەڕوو لەگەڵ کڕیارەکانیانە باسی بکەن. ئێوە کار لەسەرەوەکەن کوالیتیتان بەرز بێ یاخود نەخێر هەوڵدەن کوالیتیتان دابەزێن بۆی نرخەکە هەرزان. ئێمە وەکو کۆمپانیای جیان بە هیچ شێوەیە لە سەرەتای دروستبوون و هاوردەکردنی مەوادی کۆمپانیای جیانەوە بیری لەوە نەکردوێتەوە کە شتی کوالیتی نزم بێنێ، بیری لەوە کردوێتەوە شتێک بێنە کە خەڵک زۆرترین ئیسفادەی لێ بکە، خەڵک کوالیتیەکەی زۆر بەرز بێ لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە بگونجێ، یعنی لەگەڵ ئەوە بێ کە خەڵ لێ ڕازی بێ لە ڕووی کوالیتی لە ڕووی تەندروستی مەوادەکانەوە ئەوە بێ کە خەڵک دووبارە و سێبارە دەستی بۆ باتێت. پێویستە داشکاندنێکی تا ڕادەیەکی زۆر باش داشکاندن بکەن کاتێک لێرە مەسەڵەن کۆخێک شتێک بە ئیجارەگرن یا بەشداری ئەکەن لەم فستیڤاڵانە. پێویستە جیاواز بێ لە مەسەڵەن لە عرضکردنی بازاڕی تایبەتی خۆیان. ئێرە ئەلبەتە تایبەتە زۆر کەس ڕووی تێەکە بۆ بۆنێشەوە پێویستە داشکاندنێکی باش بکرێت. لە ڕووی نرخەوە لە ڕاستی نرخەکان بەرزن. پێت وایە ئەمە بازاڕێکی باشە بۆ وەچن خستنی بەرهەمە ناوخۆییەکان چکە بەشێکیان بەرهەمی ناوخۆیی ئەمە وا ناکە زیاتر بەرهەمی ناوخۆیی بێنێتە بازاڕ و بە هاوڵاتیان و بە کاربەرانی بناسیین. خۆ بە دڵنیاییەوە یەکێکە لە بازاڕە گرگەکان بۆ پیشاندانی بەرهەمە ناوخۆیەکانەوە پەرەپێدانیان. بەڵام لە ڕوویەکی تریشەوە پێویستە هاوکاری بکرێن ئەو کەسانی کە دەستی کاری ناوخۆیی بەرزەکەنەوە یاخود بەرهەمی ناوخۆیی بەرزەکەنەوە بە خودت بەرهەمی ناوخۆیی بەرهەم دێنن. پێویستە هاوکاری بکرێن لەلایەن حکوومەتەوە و ئەوانیش کاتێک دەخرێتە بازاڕەوە هاوڵاتیان بە تایبەتی خەڵکی کوردستان و ناوچەکانی کوردستان ڕوو لە بەرهەمە خۆماڵەکە بکەن باشتر لەوەی لە بەرهەمەکانی مەسەلەن دەرەوەی وڵات بێ دەرەوەی کوردستان بێت. لەگەڵ ئیشکردنا پێم خۆشە باسێک لە گرنگی ئەم فستیڤاڵانە. وەڵامی ئەم بەحەقەن فستیڤاڵانە بکرێت ساڵانە باشتر چ لە ڕووی ئابووریوە چ لە ڕووی کۆمەڵایەتیوە خەڵکەکە بە یەکاش نابن بۆ نمونە خەڵکانی ناوچەی خاناقینێ خەڵکانی چەمچەماڵ تێن دەربەنی خان تێن دەوروبەری کەلار بە عام دێن و ساڵانە هەبێ باشترە. جام لە خزمەتان یاخوا سەلامە جا خۆی گەرماکەی هاوین جارێ لە گەرمیان کۆتایی نهاتووە. وەڵی ئەمە شاوەنیتر گەرمە ئەمەشە گەرمە چی بنێتە بێتە حاملشە بێ پیاوەکە کاسب و کەسابەتکار و بێتە حملە مشتێکەکە مشتری و ڕوتیەکە جارە مشتریەکە ئەوە جایەیەکە لە خەلەلەکانی کەسابەت ئامەتانێ ئەبێ حەزار بیبووی ئەرە وەڵام لە خزمەتی جەنابتانە لێمەوە باسێکم بۆ تا چەند دەرفەتێکی باشە بۆ خستنەوەی بەرهەمە ناوخۆیەکان. وەکو پێم و داماژەمدا پێش لە ڕووی ئابووریوە هەلی کارە ڕەخسێنە بۆ چەندەها گەشت لێرە و من بۆ عەفۆن خۆم یەکێکم لێرانە کە دەرفەتێکی زۆر باش بۆم ڕەخساندووە بۆ یەک هەفتەیە 5 ڕۆژە بەردەوام بە لە ڕووی ئابووری زۆر باشە سوودێکی باشیە. کرێی زۆر بەرز نییە؟ وەڵایەتر ئەبێ تەحامل بگە چی 150,000 باڵێن تا کۆتایی فستیڤاڵەکە تەواو بێ. باشە بازاڕەکە بەڵام شتی خراپیشی تێکەڵەکردن و ئەوە تۆزە شێواندویانە. پێت وایە ئەم فستیڤاڵانە بۆتە ڕۆتیناتێ یان زەروریەتی هەیە زەروریەتی هەیە؟ وەڵای بۆ مەسەڵەن کۆمەڵی خەڵک باشە مەسەڵەن خەڵکێک ئیسفادەکە کە لە ئەیفرۆشێ خەڵکێکی ئیسفادەکەش مەسەڵەن لەم بازاڕە شتێکی باش ئەکرێ یا فێری شتی باشە بێ اینجا ئەم شتە خۆماڵە شتێکی باشە مەسەڵەکە فێر بین بەڵام بە شەرتێک هینی لەسەر بێ مەسەڵەن چاودێری لەسەر لەسەر بێ و
بەڵام بەخواد بێسەروبەرە چاودێری لەسەر نییە مەسەرەن تۆ ئەی بۆ جوتیاران بۆتە وێزگەیەک بۆی بەرهەمەکانیان ساغ بکەنەوە باشە بۆ جووتیانە بەڵام نانەمە شتێکی کە تێکەڵ بوو ئەو کاتە بەرهەمەکە ئێمەش خراپە بێ بێسەروبەریەکی پێوە هەستپێقی نارمان هەیە بڕواکە دەکەوتووە نۆ کەوتووە لەسەرمان کابرا لەو بازارە ئەێنەی بە پێنج و بە چوارەی فرۆشێ هەر ناوی ڕووبانارەگەنە ڕووبانانێت زربە یاوە لە شتەکانی جووتیارەکانی فستیڤالە تەنیا ناوە یان گرنگی هەیە بۆ ئەوەی ئەوە بەرهەمەکانتان بفرۆشن وڵا گرنگی هەیە تەواوی ئەم مردمە و ئەم ملەتە کولەن ڕوویان یاوە بەرهەمە کوردەواریەکان و زۆریش ڕازی نرخەکان چۆنە بەگشت نرخی گونجاوە منانەن هەنگوێنمەیە 6زاریە بەخوا لێرەیە دەم بە 35,000 هەنگوێنمەیە 120,000 دەم بە 75,000 ئەوە تەوا خاترەگرین هەلی کاری ڕەخساندووە بۆ چین و توێژەکان بۆ گەنجان بۆ گەنج تۆزێ ئەوە هیچ تا ماوە بۆ گەیەکێ چێهینەکی هەیە چه باشە کورد شتە کوردەواریەکان بەس ئەوانە کە لە تەمەەن خۆمانن تۆزێ لە خوار خۆمانەوە کولەن هیوایەتی ئەم شتە کوردەواریانە لە فستیڤالانە زۆرن وانە ئەم بەمانە بەڵێ ئەرێ وەڵا لەو میناگە بیشێ 100 قسمەتەوە حدەیەقل 50-60 قسمەتی شتە کوردەواریەکانە ئێستا ئەم بەرهەمانی جەنابەت هەمووی کوردەواریە هەمووی کوردەواریە ئێران و عێراق کوردەواری ئێران و عێراق هەموو شتەکان ڕۆژهەڵات و باشوور ڕۆژهەڵات و باشوور بەڵێ بەڕاستی ئەم فیستیڤالانە زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئێمە ئەو کەسانی کە بەرهەمی خۆماڵی دروست دەکەن بۆی کە زیاتر بناسرێت بۆی کە تۆ زیاتر بەرکەوتنت تێ لەگەڵ ئەو کەسی کە کڕیارێتە بەردەمت ڕاستەخۆ بەرهەمەکەی پێ پیشانەی سوودەکانی بۆ باسەکەی مەوادەکانی بۆ باسەکەی و لە هەمان کاتە ئێمە پێمان خۆشە ساڵانە نەک جارێک دوو جار بە تایبەتی بکرێت بە وەرزەکان هەر وەرزە و جارێک دوو جارتیا بکرێت و زۆ گرنگە بۆ ئێمەی ئەوانی کە بەرهەمی خۆماڵیانەیە ئەیدا چەند گرنگە بۆ ڕخسانی هەلیکار بە تایبەتی بۆ گەنجەکان ئەم فستیڤالان دەرفەتی کارە ڕخسین لەو لایەنەشەوە زۆر گرنگە چونکە تۆ هەموو کەسێک لەم بڵین ئەوانی کە کۆشکەگرن خەڵکیان پێویستە کارگەکانە خەڵکیان پێویستە زۆر لایەنی ترکە هەلی کار ئەڕەخسێ بۆ گەنجەکان و زۆر زەرورە ئەو بەرهەمانەی ئێوە یەنە زیاتر پشت بە چیە بەسێەوە چۆن دروستەکە بەرەمەکان ئێمە کارگێکی زەیتی سروشتی خۆماڵین زیاتر لە 101 جۆر زەیتی سروشتیمانەیە ڕاشی و دۆشا و سرکەوانەمان هەیە بەرهەمەکانەوەین کە ئێمە زەیتیان لێگرین زۆربەی لە بەرهەمی خۆماڵێ لە جوتیارەکانی کڕینەوە لە ناو بازاڕێکین و هەندێکیش لەو توانە لە وڵاتی ئێمە دەستناکەوە لە دەڕێی وڵاتی فستیڤال گرنگی خۆی هەیە بەس بۆ ناو نییە بۆ ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان بە تایبەتی یعنی من داوا ئەەکەم بەرهەمە ناوخۆیەکان زیاد بکرێت بۆ لەبەرەوەی تۆ ئەزانی لە چی دروستکاوە چۆن دروستکاوە و ئێمە کارگەیەکین تاکە کارگەین ئەتوانین نازانم کارگەتر هەیەیانە وەکو تاکە کارگا ئەتوانین شتەکان لە پێش چاویان دروستکەن و خەڵکانی سەردانمان بکەن و چەندین جارش ئەومان دووپات کردووە کە خەڵکانە سەردانیان کردوون مطمئین بوونە کە ئینجا ئێستا لە خەڵکی لە شوێنی دوورەوە دێت بەرهەمەکانمان نەکرێت بۆ هەلیکاریش دەرفەتێکی باشی ڕخساندووە بەڵێ ئێمە وەکو کارگەی خۆمان هەڵی کارمان ڕخساندووە لە بواری شۆسال میدیا لە بواری کرێکاری لە بواری مختبەرە لە فستیڤالەکە ئەمەش بۆ تەوکاریەوەی کە گەنجی زیاتر بێتە سەر کار و بە بۆنێ ئەم چەند ڕۆژەوە ئیشی دەستکەوێت بەڵێ ئەم خەڵکێک زۆر ئیشی دەستکەوتووە بەس ئەم ئیشە وەرزیە بە بۆنێ ئەم فستیڤالە وەرزیە خراپ نییە هاتوونە لێرە بەشداریان کردو یان لەگەڵ ئێمە بەشداریان کردو بەرهەمیان فرۆشتووە لەگەڵمانە تا چەند کوردەواری وەڵام باراتانە زۆربانی کەرکووکن باراتی دەرەجەیەک نەمان بێ ڕەنگن بێ تامن ینی هەیە تام و ڕەنگی تێگای ئاردی تێگا ئەمانە گشتی دەرەجەی و کوردەواری خۆمانەیە تا چەند ئەم فستیڤالان دەرفەتێکی باشە بۆ خستنە ڕووی بەرهەمە ناوخۆیەک زۆر فستیڤالێک ینی زۆر شتێکی چاکە بۆ خستنە ڕووی بەرهەمەکانن سەبەوەی بۆ معاملەی ڕاشیمانەیە کونجەکە ڕاستەخۆی کاتە ڕاشی و معاملانەمانێ ڕاشی چارەزا دروستەکات ئێمە بۆ نمونە لە فستیڤالە چەند خەڵکی کەلار زۆر خەڵکاتنە بەلامان هەر نەیانزانین لە کەلار ئەم شتەمانەیەمە ئێمە خۆمان دووکەمانێک لە خەڵکی زۆر نەیزانین لێرەوە لەخوا بەزیاوبەنێ ئەم فستیڤالە و خەڵکی زۆر پێزانێن بۆ جوتیارەکانی بامان شێ وایە دەبێتەوەی ڕخسانی دەرفەت ئارەوەڵا دەرفەتێ زۆر شاگیان بۆ ڕەخسێت دەبەرەوەی زۆر بەیان خەڵکە شت ئێرانی و تورکیە سێنێت ئیترەوە بەنێ فستیڤالەکانەوە گشتیان بەرەمەکانیان توانە عرضکەن لە فستیڤالەکەیە تەنها ژمارە نییە فستیڤالەکە ناوەڕۆکێکی دەوڵەمەندی هەیە ئارەوەڵا ناوڕۆکی دەوڵەمەندێکی شتێکی زۆر شاکە بۆ جوتیاران بۆ خاوەن بەرهەمەکان
بۆ دوکاندارەکان کشتی تر قسنە ڕوویە بۆ بەرچاوی خەڵک لە ڕووی نرخەوە چۆنە؟ وڵای ئەمە هەرۆکو دوکانێ فرۆشی کەم و زیاد هەرۆکو دوکانە نەگراماگرە نە هەرزاماگەرە بگرە جارۆشە خاتری خەڵکەگری نەرزانترەی فرۆشین وڵای دا زۆر بەگرنگێزانم بۆ ئەو پێشنگانە هەمیشە بکرێنەوە بۆی ئێمەش بەربوومەکانمە ساق بێت و بەربوون بیجدارەکان ساکوونەوە واتە پێتان خۆشەم جۆرە فیستیڤالان زیاتر بکرێت. باید بەتاشید وڵادا بە ئێمە بە حەزەکەن ساڵی دوسێ جار بکرێتەوە. لە ڕووی نرخەوە چۆنە؟ ئای نرخەکانمان گونجاوە نرخەکانمان باشن ئەنی بە بۆی خەڵک بەدڵیانە ئەمەوە کە بەرهەمی ناوخۆی بە خەڵک ئاشنا بکرێتەوە لەم ڕێگەیەوە. ئەی بەتاشید سابۆنە دوو گەنجی وەک منێت لێرە برنجی کوردیە فرۆژیان ڕۆ نەفرۆشێ خەڵکی لێ دەکرێت ئەنی ئاشنا بێ بە بەروبوومی کوردەواری. برنجە کوردیەکەمان بچەنە؟ برنجە کوردیەکەی چولی بە 4,000 داشکانمان کردو بە خەڵکی کەلارەی نەوە خۆ چولی بە 6,000 تەندروستیش ئاوتەن دروستە هیچ مادێکی حافزیتیان نیە. کوردی کوێ؟ کوردی و منتیقی شارە زۆرە بەڵێ ئاکرێش بەناوبانگەوە نیە؟ ئاکرێش بەناوبانگە تر شوێن تا شوێن نیتە ئاکرێمان نییە نەخێر. باشترین جۆری برنج کوێیە؟ شارە زۆر بانی خێڵانمان هەیە شارە زۆر ئەمانات برنجی دەرەجەیەک پاکردنی وێوانە؟ وڵای دا برنجە حاڵی حەزر پاکە ڕێک شۆردنەوەشی نایە ڕێک بۆ ناو برنج بۆ ناو ئەو زەردە هیچ نەوە کەی شوویتەوە کەی دەسەر ئەوە بەڵێ. گومانیتیانی هەلی کارە بەس بەڵام هەلی کارەکە بۆ هەفتەیەک ناڕۆژدەڕێ بۆ کەسێکەوە چاوەڕێ بکات ینی لە 5 ڕۆژیشکا لە ساڵێک. ئەی تا چەند لە ڕووی نرخەوە هەوڵتان دا و نرخەکەی گونجاو نرخمان هەروە خۆیتی ڕاستی هەر بازاڕین چکە مشتری واتی ێژێ لەوێ هەرزانترەیان لێرە نێمەنەوە دەستکاریمان نەکردوە چکار نرخەکان خۆیەتی زۆربەی پێشانگاکان بەرهەمی ناوخۆی لێرە فیستیڤالەرش نییە مەرج نییە بەڵام میشە بەرهەمە ناوخۆیەکان تا ڕادەی نرخیان بەرزترەوە گومانی تیانێت چکە ئەوەی کار بەدەست خۆت بیکە یان ناوخۆیەکە عزێدی زیاترە مەینەتی زیاتر ئەستیرادەکەەوە بەرهەمە لە دەرەوە بێ هەر چۆن بڵێم گومرگەکە چێتە سەری و تەواوەیە زۆر ناچێتە سەرەوەی کەوا بێت چۆمێژی زیاب کات لەسەری یا زیاد نکات خۆ ماڵەکە گرانترە گومانی تیان نییە. تا چەند خواست بۆ عەتر هەیە؟ وەڵای بەهۆی کە کەشوا گۆڕاوە بەرەوزستانە ڕۆین ئەم ئەترانش ئەم ئەترە گیرەوانە بڵاوبوونەوەی زۆرە خەڵکتر خواستێکی زۆری لەسەر و زیاتر لە هەمین زیاتر بەکارێنن زیاتر بەکارێنن. تا چەند پێشانگایانە بە پێویستە زانیان پێت وایە هەر ژمارەی و زیاد دەکا و زۆر زەڕوون نییە؟ وەڵای زەرورە بۆی کە ئەوانەی کەوا بەرهەمەکانیان بناسیێنن بەڵام نەک زۆر بکرێ بەلایانی کەم و بەلایانی زۆرەوە ساڵی یەک جار کافیە تەسەوڕەکەم پێویست ناکات لە ساڵێکا بۆنە 4-5 جار بکرێتەوە جارێ بەسەک جارە کافیە بەڵێ. پێت وایە ئێمە ئێستا بۆتە کللتوریەک یان هێشتا ماوێتی بووە بە کللتور؟ بۆ بە کللتور بەڵێ ماشەڵا بە تایبەت خەڵکی کەلار و گەرمیان سەلیقەیەکی زۆر جواریان هەیە بۆ عەتر و بۆنی خۆش هەمویان بەدوای بۆنی تایبەت ئاگەڕێن بەدوای بۆنی ئەو بۆنانە خۆیان ماشەڵا سەیری گەم گەنجە کەشخانە هەمویان زۆر کەشخە و جوان ئەویانەوە بۆنیشان خۆش بێ. واتە دەرفەتێکی باشە بۆ هەلی کاریش؟ بەڵێ بزەبت بەتایکید ئینشەڵای وادارن بەردەوامی بەڵام زۆر نا بەلایانی زۆرەوە ساڵی جارێ. ئەرەوەڵا نرخیان چۆن ئاترەکان؟ وەڵای هەر لە دوکان چۆنی فرۆشین لێرە ژوای فرۆشین چەند ئاترێکمانەیە لە دوکان تۆزێ گران لێرە داشکاندمان بۆی کردووە. بەڵێ تەقریبان. ئەمە هەر ناوەکەڵێن فیستیڤالیان لە ناوەڕۆکیشا گرنگە و ناوەڕۆکا گرنگە زۆریش یعنی خەڵک ئیتر بۆ خۆی ئیسفادەی زۆرەکە خەڵکێکەیە بێ ئیشە بێکارەتێ لێرە بۆ خۆی ئیشەکە کارەکە باشە دەرفەتێکی باشە بۆ جوتیارەکان بەرهەمەکانیان ئەرز وای ئەرەوەڵا زۆر باشە ئەوە بۆ جوتیار بۆ ئیتر نانی بازار هینەکات و بازار جوڵی پێکارە وەڵا زۆر باشە ئایبی نییە لە سلێمانیەوەتوی تا چەند ئەم پێشانگەیانە گرنگە یان هەر ناوە ڕێک و پێکە نانە ڕێک و پێک گرنگە ئاوا فیستیڤال بکەینەوە گرنگە بەڵێ گرنگە دەرفەتێکی باشە بۆ فرۆشیاران کە شتەکانی خەنەکرێ بڵێ ئەرەوەڵە باش شتەکانمان ساغەکەینەوە تایە باش دەستان خۆش بۆ لەشتان ساڵی کار ڕەخسێنێ بۆ چین و توێژەکان ئەم فیستیڤال بەڵێ هەلێک کارە ڕەخسێنێ پێتان خۆشە کە فیستیڤالی ئاو بەردەوام بکرێتەوە بەردەوام بێ ساڵی 2 جار بکرێتەوە فستیڤالە فەرە زەروریە و گرنگی هەستەرە ئەو کەسانیشە هەم هەریکاریشە ئەو کەسانە لە توان کاری بکەن
یان معمەلی دروست بکەن یا کاری ئیشی بکەن لەناو ماڵەوە ژن هەسن دەسو کارکەدن ئەستێنە لێرە بفروشە دەیت معمیل پیا بکەدن حقیقەتەن ئەو کۆمپانیەکانیشە یارمەتی بدەن مە زۆر ینی خۆشحاڵم جناب بۆ ڕۆتیناتی نایبینی بە گری گێزانی واللهی فرز احتیادی و فرز جوانە ئیشەکە زۆر جوانە ماشاءله قەڵەباڵغیشە ئەوە چ دەوری هەیە الحەمدلله شکر ئینشاءالله من حەزکەم لە هەر هەمووی کوردستان حتا لە عێراقیشە هەر شارێکی ئەوەی مەشهورە ئەوە یعنی لە ئیشە و لاویسەوەکو من خانەقین خورما مەشهورە حەزەکەم فستیڤالی خورما بێ لە خانەقین ماوە دەستدان خۆش بوو. فستیڤال بکرێ باشە و گرنگە لەبەرەوەی فستیڤال کللتورێکی کۆن و شتەکان زیاتر کوردەوارین لێرە پێم باشە ساڵانە دوو جار سێ جار فستیڤال بکرێ شتێکی باش پێت وایە دەرفەتێکی باشە بۆ جوتیاران و بۆ خاوەن بەرهەمەکانیان نمایش بکەن بەڵێ ئەوانش کە دێن لێرە کەسابەتەکەن بۆ ئەوانش باشە بۆ جوتیارەکانیش باشە و بەرهەمەکان لێرە ساخەکەنەوە و یەکێشن هەلی کاری شەڕەخسێنە بۆ گەنجان بەڵێ خەڵکێکی زۆر لێرە ئیشەکە بە تایبەتی گەنجەکان بۆ گەنجەکان شتێکی باشە من دەستخۆشی لە ئەوانە ئەەکەم کە ئەم فستیڤاڵیان ڕێخستووە شتێکی زۆر باشە بۆ گەنجان و بۆ خەڵکی شار و دەفەرەکەش وڵایی بە گرنگ ێزانم کەسابەت لەناو ئەو شارە توام بڵێم ڕێژێکی باشتر زیاد دەکا و بەس دیەک داواکاریمەیە بەڕاستی شتەکانەوەی کە دیارە جێگەنی گرانی هاوڵاتیانە زۆر بەیان تۆزە شتەکان گرانە پێت وایە ئەمە هەر فستیڤالەوە کرێیان لە ناوڕۆکیشا گرنگە سوودی خۆی سوودی خۆیە بە تاکید گرنگە لەم جۆرە بازاڕە فستیڤالانە بکرێ لە ناو هەموو شارەکانی کوردستانە و بە تایبەتی کە ئەو دیارە لە فستیڤاڵیانە لە هەڵەبجە کراوە لە گەرمیانیش هەموو ساڵەکان ئەم فستیڤاڵا کرێتەوە بەڵام داواکارم کە ئەم فستیڤاڵە کاکرێتەوە تۆزێک نرخەکانیش ڕەچاوی نرخەکان بکرێت لەبەرەوە بەڕاستی نرخەکانی زۆر گرانە لە چاو بازاڕ و ڕۆژانی ترە و هەندێک کاتیش بەڕێنە شوێن نرخەکانی باشترە ینی لە بەرچاو ڕۆژانی تر هەتوان بڵێم نرخەکانی هەرزانترە بەڵام هەندێک شوێنیش نرخەکانی گرانترە دەرفەتێکی باش نییە بۆ ڕەخساندنی بازارێک بۆ ئەوەی کە گەنجان بە خواردنە کوردەوارەکان ئاشنا بن بە تاکیدەوە ئەوە گرنگترین شتە من زۆر ئەبینم ئێستا کالانە و ڕۆنی کوردی و نازانم بڕێ بریانی بڕێشتی کوردەواری دۆڵمە و ئەم بابەتانە گەنجەکان لە ئەوانی کە تۆزە تەمەنیان هەیە زیاتر ئەوڵی بۆدەن و ئەڕۆنەی خۆن حەزەکەن تامی بکەن لەبەرەوەش کەلتورێکی کوردەواری و خواردنی کوردەواری کۆنەکان دووبارە ئاشناکە بە گەنجەکان پێت وایە ئەمە هەر ڕۆتیناتێکە یان نەخێ لە ناوڕۆکیشا گرنگە لەبەرەوەی ئەم بەرهەمە ناوخۆیانە ساخە بنەوە فرۆشیاران بازارێکی باشیان دەسەکەوێت وڵی هەم بۆ ئەوانش کە شتە فرۆشن شتێکی باشیان دەسەگەوێت بۆ ئەوانە هەم ئەوانش کە بێ ئیشیان دەسەگەوێت لە ئیشکردنە بۆ کاسبکاران شتێک بۆ بکڕی جار وایە شتێک دەست ناگەوێتی بۆ ئەم فستیڤاڵە هەموو شتێک هەیە لەخواوە بەس ئەمە بەردەوام بێ باشە هەموو ساڵانە نەک 34 ساڵ جارێ بێژ وڵا فستیڤالەک ئەەکەینەوە تەواو هەموو ساڵێ بەردەوام بێ زۆر باشترە بۆ ئەم خەڵکەکەیش و زۆر خۆشە بۆ هەموو کەسێ خەڵکیش سوودی لێ بینێت چەند لە نرخەکان ڕازیت وڵایی زۆر پێ ڕازیم زۆر بێ ڕازیم زۆر زیاتر چ بەرهەمێکە کڕی حەزی لە چی بەرهەمێکە مەسەڵی ئەم بەرهەم خۆماڵیانە زۆر خۆشە وەک ئەمانە کەیسا ڕۆنی کوردی تێنن و دوێنە دێن و لەبەرەوە شتێکی یادەوەری قەدیمە ئێستا کە یادی بکەیتەوە زۆر خۆشە لەبەرەوە یادەوەری قەدیمە ئەم شتانە ئاستی خولوسا لە کەلار ئەم دیمەن دووبارە بێتەوە هەم بۆ گەرمیان هەم بۆ سنووری گەرمیان شتێکی باشە مای پێش ئێستا لە هەڵەمجا کرا خەڵکان لە لەیراکەوە چون بۆ هەڵەمجە بۆم فیزباڵە بەڵام ئەمساڵ لە کەرار ئەکرا و سپات بخوا شتێکی باشە و ویوادارم ئەمەش هەر بەردەوام بێت خۆشە پێشانگەی ئەو بەردەوامی درێژێ بێت بەڵێ چکە بۆ سنوورەکەمان زۆر پێویستەکات چکە لە ئیدارەی گەرمیانە تەنها ئەم شوێنەمان هەیە بۆ ئەوەی کە ئەم فیزباڵە و شتانی تیا بکرێت پێت وایە دەرفەتێکی باشە بۆ کاسبکاران و جوتیاران بەرهەمەکانیان عرض بکەن نمایش بکەن میخەنە ڕوو بەڵێ بەتایبەتی بۆ بەڕێزانەی کە چەند ساڵێکە خەریکی بەرمونەکانن لە ئەیراکە ساقیەکەنەوە دەیفرۆشت قوربان
پێت وایە ئەمە تەنها ژمارەی فیستیڤالەکان هەر زیاد دەقایان لە ناوەڕۆکی شاخسمەتێکی باشیان کردو. واللهی سپاس بۆ خوا خۆی کەلار لە چاوی چارانە زۆر بەرەو گەشەیەکی زۆر جوان دەڕوا و هەر لە گەشەکردنی شایە و تەمەنا دەکەین زیاتر گەشەی پێ بدرێت و جوانتر بگرێت شارەکەمان. پێت وایە دەرفەتێکی باشە بۆ خستنەوەی بەرهەمە ناوخۆیەکان لە ئەم پێشانگان لایەن جوتیارانی ناوخۆی و کاسبکارانی ناوخۆی. بەڵێ قوربان تۆ بۆ نمونە سێرەکەی سا هەناری لای خۆمان دێتە ئێرانە شتێکی باشە ڕۆنی کوردی دێتە ئێرانە میوە کوردەواریەکانی خۆمان خواردنە کوردەواریەکان هەرچەند جیلی ئیمڕۆ لەگەڵ ڕێزما لە سەتا نەوەتی نازانێ خواردنی کوردەواری شیە. خواردنە کوردەوارەکانی سا تەماشام کرد زۆر بگرێت لە سەتا نەوەتی لێرەیە و جێگای ڕەزامەندیە. فستیڤالانە ئەتوانم بڵێم دوو هۆکاری هۆکارێکیان ناساندنی گەرمیانە بە کەلتور و دابوونەریتی ناوچەکە و هەروەها ناساندنی ناوچە گەشتیاری و شوێنەوارەکان و لە لایەکی ترش ئەم جۆرە فستیڤالانە دەبێتە هۆکاری ڕەخساندنی هەلی کار بۆ کۆمەڵێ گەنج لە کوڕ لە ئافرەت خۆشبەختانە ئەم جۆرە فستیڤالانە لە ئەمڕۆ ئەتوانم بڵێم 140 ڕەخساندنی هەلی کارە بۆ ئافرەتان و بۆ کچانی سنوورەکە و ئەم جۆرە فستیڤالانەش گرنگی و تایبەتمەندیەکی خۆی هەیە بە هێنانی دراو پارە لە دەروەی گەرمیان و بە ناوچەی گەرمیان. چەند خانە یاخود چەند کوخ چەند خاوەن پێشانگە لێرە بەرهەمەکانیان نمایشەکەن. تاوەکو ئێستا کەوەی لە بەردەستمانە 200 کۆشک و لە ناوچەکانی هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان و گەرمیانی شاتون ئەو بەروبمانیان لێرە هەیەە کاری دەستیە و خواردنی کوردەواریە و بەروو مەجاوازەکانی ترەکە لێرە نمایشەکەن لەگەڵ براند و کۆمپانیەکان. منیش لە کۆتاییدا وەک پاڵپشتیکردنێک لە کاسبکاران کە بەرهەمی ناوخۆیی دەفرۆشن زەیتێکی گوڵەبۆڕەشەی خۆماڵیم کڕیوە لەگەڵ ڕاشی کە بە کونجی دروست کراوە تا لەم ڕێگەیەوە هەنگاو بنین کە بەرهەمە سروشتیەکان بخۆین و لە هەمان کاریشا پاڵپشتی خاوەن بەرهەمە کوردیەکان بکەین تا بەرنامە بەیەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خوددایەتان دەسپێرم گەسپات دەزای ناکات.